پرسیاری بیستەمەڵی ئایا دروستە لە کاتی خۆشتنە لە حەمامە قورئانیان زیکر بخوێنی لە خودی حەمام ژێر دووشەکە یان لە ناو بانیۆکە یان ناو حەوزی ئاوەکە یان سەتڵە ئاوای کەی بە خۆتا و زیکر بخوێنی قورئان بخوێنی وا نازانم هیچ شکالێکی تیابێ والله تعالى أعلم. ئەوەی کە جائز نییە زیکر یا قورئان یا ناوی خوابێنی یا ناوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یا جوابی سەڵاوات بدەیت و ئەو کاتێک کە لەسەر ئاو دەستەکە دانیشتووی بەڵام کە هەستایتەوە وەکو ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ کە شڕواڵەکەت هەڵکێشایەوە یا کە دژداشەکەت دادایەوە حکمی سەر ئاو دەستەکەی نامێنێ تۆ ئەو کاتە حسابەکەڵین ئاو دەست بۆیە ئێستا لەم سەردەمەیە کە لە زۆر شوێن ئاو دەستەکە لەگەڵ مەغسەل لەگەڵ بانیۆکە لە شوێنەکە لە حەمامێکە پێڵین حەمام ئەمە ئاو دەستەکەیەوە مەغسەلە و بانیۆ شوێنی دووشە شوێنی جل هەڵواسینەوە مەسەلەن ئەوانە حکمی ژوورێکی هەیە سەر ئاو دەستەکە حکمی ئاو دەستەکە وەرەگرێ کە نابێ زیکری خوا نابێ ناوی خوای پەروەردگاری تیابێنیە تەنانەت نابێ جوابی سەلامیشی لێ بدەیتەوە چونکە وەڵامدانەوە کەش هەر ناوهێنانی خوای پەروەردگار و زیکرە.